سڵاتان لەبێت بینەرانی SNN وەک ئەزانن پرۆسەی سەرژمێریکردن لە تەواوی عێراقدا ماوەی 2 ڕۆژە دەستی پێ کردووە و بۆ مەبەستە ئەو هاوڵاتیانەی کە لە سەر ناوچە جێناکۆکانن یان لە ئەوانەی کە لە مادەی 140 دەیانگرێتەوە پێویستە بچنەوە زێدی خوان بۆ تۆمارکردنیان لە پرۆسەی سەرژمێریکردنی عێراق. بۆ مەبەستە دامەزراوەی کەریمی عەلەکە هەستاوە بە دابینکردنی چەند پاسێک بۆ ئەو کەسانەی کە لە شاری سلێمانی نیشتەجێن و خەڵکی ئەو شوێنانەی ناوچە جێناکۆکەکانن. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەم کارەی کە ئەمڕۆ کراوە دەچمە لای شاخەوان سدیق بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلەکە. کاک شاخەوان سڵاو لێ. زۆر سوپاس چاوەکەم. چی وای لێکردن هەستن بە دابینکردنی ئەم پاسانە و ئەوەی دابینتان کردەوە بۆ چەند کەسە؟ لە ڕاستیەوەی بەڕێز دەزانن کە مەسەلەی سەرژمێری دانیشتوان پرۆسێکی زۆر گرنگە. ئەگەر جارێک بۆ وڵاتیانی عێراق گرنگ بێت چەند جارێک بۆ خەڵکی هەرێمی کوردستان گرنگە ئەم پرۆسەیە بە تایبەت بۆ ناوچەی کەرکووک و ئەو شوێنانی کاکەونە چوارچەوەی مادەی 140ەوە. لەو سۆنگەیەوە ئێمە لەژێر ڕێنمایی بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵە دامەزرێنەری دامەزراوەی کەریمی عەلەکە هەستاین بە دابینکردنی پاس بۆ ئەو هاوڵاتیانی کە هۆکاری گواستنەوەیان نییە بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان بۆی ناوی خۆیان تۆمارکەن. ئێمە ماوەی 2 ڕۆژان بانگەوازەمان ڕاگەیاندووە لە ماوەی 2 ڕۆژەیە هاوڵاتێکی زۆر پەیوەندی پێوە کردوین و ئێمە لە ڕێگەی مختاری گەڕێکی ڕاپەڕینەوە کە سەرپەرشتی گەڕەکەکانی ئەواڵ و بەکرەجۆ و کەنەکەوە و ڕاپەڕین خۆیەکات ئەو هاوڵاتیانەمان سەرژمێری کردووە ناومان نووسیون و بە پێوان پاسەکانمان دابین کردووە کە ئەمڕۆ حەو پاس لێرە ئامادەیە و پاشکەمێکیکەوە و هاوڵاتیانە هەمویان کۆکرێنەوە بەرەو شاری کەرکووک بەڕێیەکەون. ئامانجیش لە کارەکەی ئێمە لە ڕاستیە ئەوەیە کام پرۆسێکی گرنگەوە پێمان وایە بێ بۆ ئەوەی کە ئایندەی هەرێمی کوردستان بەهێزکەین ئەم لە ناو دەوڵەتی عێراقا هەم ڕێژەی بودجە پشکی کورد لە بودجەی دەوڵەتی عێراقی زیادکەین و هەم بزانین کە ڕێژەی کورد لە ناو هەرێمی کوردستان چەنە هاوڵاتیان هەموو بەشداری بکەن لەمە و بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان و لە ماڵەکانی خۆیان ئامادە بن بۆ ئەوەی لە پرۆسەی سەرژمێری بکرێن. شاخەوان ئەمە تەنیا ئەیانگەێنن یا دوایی تاوبوونی پرۆسەکە ئەیانگەڕێنەوە وەکە ئەچنە ئەوێ شوێنی نیشتەجێبوونیان هەیە شوێنی ئەوان هەیە لێ بمێنەوە؟ بێگومانە نام و هاوڵاتی کەرکووکن هەریەکێک لەوێ ماڵی خزم و کە سوکار و دۆست و ناسراوی هەیە بەڵێ بێگومان ئێمە پاش 2 ڕۆژی تر لەوەی کە سەرژمێری تەواو بوو پاسەکانی نێرینەوە بە دوایانە و ئەیانگەڕێنینەوە بۆ شوێنەی کە یەکەم جار لی سەرکەوتون و ڕۆشتونەتەوە. تاقی پاسەکان لەوەیە زۆریان خەڵکی سلێمانی بن لەوەی کە دەڕۆن تا پێشەوەی قەتەغەی هاتوچۆ ڕابگەێنرێ ئەتوانن گەڕێنەوە؟ بێگومانەرە ئەو هاوڵات ئەم پاسانە ئەم ڕۆژ پاش نیو کاژمێریکە بەڕێیەکەون بە گەشتنیشان بۆ شاری کەرکووکە گەڕێنەوە شاری سلێمانی و لێرە بەشداری لە پرۆسەکەکەن و دواتر دەڕۆنەوە بە دوایانە. ڕێژەی ئەو هاوڵاتیانەی کە ئەمڕۆ ئێستا لێرەوە بەڕێ دەکەون ڕێژەکەتان لایە ژمارەکەتان لایە چەند هاوڵاتی؟ ڕەنگە بە دیاریکراوی ڕێژەکە لای من نەبێ بەڵام سەر و 125 تا 130 کەسێکە بێ کە لە پاسەکانە هەمویان جێگەیان بۆ کراوەتەوە و بەشدارە بن لەو پرۆسەیە. سوپاس. بەڵێ بینەرانی SNN وەگوتمان لەلایەن دامەزراوەی کەریمی عەلەکەوە هەستاون بە دابینکردنی حەوت پاس بۆ گەڕانەوەی ئەو هاوڵاتیانەی کە خاوەنی ئامێرێکی گواستنەوە نین بۆی بتوانن بچنەوە زێدی خوان بۆ بەشداریکردن لە پرۆسەی سەرژمێری. من دەمەوێت بچمە ناو پاسەکەەوەی کێک لە هاوڵاتیەکان بدوێنم. ئوستاد سڵاو لێبێ. ئەم کاتێ باش بەخێر بێ. ئەوە بپرسم چی وای لێ کردی کە بەڕێزت گەڕێتەوە بۆ زێدی بۆ بەشداریکردن لە پرۆسەی سەرژمێری؟ ئێمە بە خێراتنی ئەم تەلەڤیزیۆنەتانەکەین. من خۆم خەڵکی کەرکووکم مەوالیدی 58م باوکم مامەکام ینی قەزم چیە باو پاپیرم هەر لە کەرکووک لە ئیمام قاسم بوونە لەوێ لە دایک بوونە یعنی هەتا من لەوێ سجن بوومە دایکم لەوێ سجن بووە لە کەرکووک برام شەهید بووە لەسەر کەرکووک لەبەرەوە ئێمە پێویستە ئێمە بگەڕێنەوە ئەم شارە ئێمە مەسەلا هین نییە حیزبایەتی نیە ئەمە یەکێتی ئێمە پارتی ئەمە شوعی فەڵانشدا ئێمە ئەبێ ناسنامەی خۆمان کە کوردین بیسەڵمێنی کە ئێمە کوردی کەرکووچین ئەبێ بگەڕێنەوە ئەمە دوژمنەکانی ئێمە ئەیانوێ ئێمە ئەم ناسنامەی کە ئێمە هەمانە بسڕێتەوە نەمێنێ لە ئێمە داوا لەو خەڵکانەکەین کە خەڵکی کەرکووکن لە کەرکووک دانیشتنەوە باو با پیران ئێستا منە و خانووی کە ئێستا من ئەچم بۆ ناوی عمری 120 ساڵ ئەبێ ئێستاش خوشکمی تایە باوکم و مامەکانم هەمووی لەوێ لە دایک بوون لەو گەڕەکە لە ئیمام قاسم ئەچمە ماڵی خوشکەکەم لە ئیمام قاسمە
هەر خۆم بە تەنیا خێزانشم لەگەڵ براکەی ئەڕاتەوە بەجیا سوار سیارێکی تر بووە و ئەچێ ئەو هەیە کارەکانی ئەم دامەزراوە بۆ دابینکردنی ئەم پاسانە بۆ ئەمە شتێکی چاکە ئەبواە پێشتر ئەمە ینی ئەم شتیان بخزا بەرنامەوە لە پێشتر ینی بە مانجێ بە 2 مانگ زۆر شت هەیە شوێنیان دابین کرا بۆ خەڵکی سامەسەن تۆ چیتە ماڵێکەوە من ماڵی خوشکم هەیە ماڵی برام هەیە لێ خەڵکێک هەیە لەوانەیە کەسی نەمابێ لەوێ بچێتە چۆ ینی ئەمە بۆ تا ینی شتێکەوە لێ ڕێ ڕێگرە ئەبوا لە پێشا شتێکیان دابیکنا خەڵکی وڵات سێرەکەی زۆر کەسێ ئەم شتانە جێبەجێکە لە پێشا ینی ئێمە حەزبەکانی ئێمە ئەم شتانیان لەبیر کردو تازە وەکەڵێ خەبەرە بنەوە تازە خەبەرە بنەوە تازە ئێستا بانگەوازەکەن لە تەلەڤیزۆنەکان ڕاگەیاندنەکەن ئەمانە شتێکی تا ئەبوا زووتر بکرا مانجێ 2 مانگ 3 مانگ لەمەوەی پێش ئەم شتانەیە هەڵویستیان هەبووە بەرامبەر تازە خەڵک تازە هیچ شوێنێکی نەماوە لەوانەیە کەسێک نەبێ کەس و کاری هەبێ ڕاستە بابێ ئەلێ بێتە ماڵەکەی منەوە ماڵەکەی من 20 خەس ئەگرێ قەیناب یان 20 ماڵ بێتە ماڵی ئاخر سبێ لەوانەیە و کەسەی کە ئەچێ ئەم ناو نووساکە ئەلێ کاکە تۆ ماڵە لێرن یان 20 ماڵە چیەکە لە ماڵەوە نییە ئەمە شتێکی باش نییە ئەبوایە مەسەن کابینەیان دابین کراوە چکە زۆر خەڵکەیە نەگەڕاوەتەوە دەرچووە ئاوارە بووە لە هەولێرە لە سلەیمانیە لە شوێنەکانی ترە ئەبوا شتەکانیان بۆ دابین کرا چی بۆ هاوڵاتیانە ئەڵەی کە تا ئێستا قەراریان نەداوە بگەڕێنەوە لەبەر بێجێ بێ یا لەبەر هەر هۆکارێکە پەیوەستە بە ژیانی خۆیان وەڵاهی من داواکەم لەو خوشکوبرایانە لەو کەسانەی کە هەتا ئێستا ئەگەر لە سلەیمانی ئەگەر لە هەولێر لە هەر شوێنێکن نەگەڕاونەتەوە تکایان لێکەم ینی دەستیان ماچەکەم بگەڕێنە بۆ کەرکووک یعنی ناسنامەی خۆیان بسەلمە ئێستا بۆ نمونە ئێستا من لە سلەیمانی دانشم ڕاستە سلەیمانی خاچی خۆمە ڕاستە کووردە هەموو شتێکە هەولێر هەر بەو شێوەیە پێمەڵێن ماڵە کەرکوچێکە ئەچیتە هەولێر ئەلە پێتەنە ماڵە کەرکوچێکە ینی ئەمە شتێکی ناڵێم ئەوشانە هەتایە تۆ کەرکوچی تۆ هەر کەرکوچیت لەبەرەوەی ئەبێ 20 ساڵمێنی کە تۆ کەرکوچی بگەڕێتەوە بۆ کەرکووک قەت نابیتەوە خەڵکی سلێمانی قەت نابیتەوە سا خەڵکی ئێران وەختی خۆی هاتووە لە ساڵی 20ەکان پێش 20ەکانە لە هاتووە بۆ کاروکرد ئیش لە کەرکووک دانیشتووە ئەلێ ماڵە ئێرانێکە قەت نابیتەوە خەڵکی ئەو شارە لەبەرەوە داوا دەکەم لەو خەڵکە دەستی ماچەکەم بگەڕێنەوە ناسنامەی خۆیان بسەلمە کامە کەرکوچین زۆر کەس هەوڵەدا ئێمە بسرێتەوە گەل فریزە بشی برنشین ئەبێ و ئەبوژێتەوە بەڵێ بینەرانی ئەسنان ئەوەی ئەیبینن بشێکن لەو هاوڵاتیانەی شاری کەرکووک کە لە ئێستادا لە سلێمانی نیشتەجن و لە ڕێگەی ئەم پاسانەوە ئەگەڕێنەوە بۆ زێدی خۆیان بۆ بەشداریکردن لە پرۆسەی سەرژمێریکردنی عێراق. سڵاو لەبێ سڵاو لە بەڕێزت بەخێر بیستە چاو وتت من مختاری گەڕەکەم پێمان بڵێ مختاری کام گەڕەکی وەچیتان کردۆ بۆ گەڕانەوەی ئەو کەسانەی کە خەڵکی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکەن و خەڵکی ئەو شەنان کە چوارچێوەی مادەی 140 پێشتەکی بە خێراتنی بەڕێستانەکان بۆم پرسێکی زۆر گرنگە سەبارەت بەم گەڕانەوەی ئەم ماڵە کەرکوچەکانی دانیشتوانی سنووری سلێمانی بۆ سەرژمێریکردنیان لە شاری کەرکووک. بەڵێ من وەکو مختاری گەڕێکی دابان لە ڕاپەڕین کاراسانی و کارێکی باشمان کردو بۆ گەڕانەوەی بۆ ئەو ماڵە بەڕێزانی کە نیشتەجێی ئێرەن بۆ ڕۆشتنەوەی بۆ شاری کەرکووک. ئەنجا لەم گەڕەکە ئێمە 170 ماڵی کەرکووکیمان لایە هەمووی بەداتا و بە ژمارە و ناوی سیانیەوە. سپاس بۆخوا هەر هەمویانم بەسەر کردوێتەوە و هەمویان کاری باشیان کردەوە بۆ گەڕانەوەیە. زۆربیان ڕۆشتنەوە ئەوانەشی کە بڵێن ساریان نییە وەکو گواستنەوە بۆ ڕۆشتنەوە بۆ شاری کەرکووک بۆ سەرژمێری لەلایەن ڕێکخراوی کەریمی عەلەکەوە زۆر سپاسیانەکەم زۆر سپاسی ئەو هەڵوێستە نیشتیمانیانەکەم بەڕاستی کە ئاسان بەدابینکردنی پاس ئەو پاسانەش تەنها بۆ گەڕەکی ئێمە نییە بەڕاستی بۆ هەموو شاری سلێمانی ئەو ئاوارانەی کە دانیشتووی شاری سلێمانین ژماری من بڵاو بووە کە هەر کەسێک سارەی نییە پەیوەندی بە منەوە بکە و سپاس بۆخوا کاراسانێکی زۆر باشیان کرد و منش دەستخۆشیان یەکەم وەرەوە منش کاراسانیشم بۆوان کرد و ئێستا پاسەکان ئامادەن و نەفەرەکانیان بەڵێ بەڵێ سپاس بەخوا ئێستا تقریبان 100 گەڕاونەتەوە ئەوانەی تریشان کە ساریان نەبووە وەکو
ڕۆیشتنەوە ئێستا پاسەکان ئامادەنەوەتانە ئەو پاسانەیە ئەویان دانیشتن و ئامادەن بۆ گەڕانەوە بە سەرژمێریان هیچ کێشەیەکیان بۆ دروست نەبووە سواز بۆ خواچکۆ چارەسەری ئەوە کێشەشمان کردووان دێماڵە بوو کێشەی ئەوەی هەبوو کە جێگاینەوە بڕاتیا سەرنشینی تیابکە یان بڵێن سەرژمێری تیابکە لزێکمان پێگەینا بوو بۆ ئەوانەیش کارێکی زۆر باشمان بۆ کردووە و هەمووی جێبەجێ کراوە سواز بخوا زۆر سواسی بەڕێزەکەم من ئەمەوێ یەکێکی تر لە هاوڵاتیەکان وەرگرم ئوستاد سڵاو لێبێ زۆر سپاس بەڕێزت خەڵکی کەرکووکی بەڵێ بەڵێ ئەمڕۆ بڕیارە داوە بگەڕێیتەوە بۆ پرۆسەی سەرژمێری بەڵێ چی وای لێ کردی کە قەرار بدەی بگەڕێ وەڵایی بەرپرسیارەتیە واجبە بەشێک پێیان وایە پێویست ناکا بگەڕێن لێرەوە چیان پێ ئەمە ئەگەر ساڵی 50 شتێک لەم شێوەیە کراوە ئێستا ئێمە لەسەر ئەوە ئەساسێکمان بۆ داڕێژراوە لەسەرەوە مافمان ناخورێ لەسەرەوە حساباتی بۆ کری ئەگەر ئەمەش ببێ بە مێژوویش کە دیسان ساڵانی کە بۆ نەوەکانی دوای خۆمان ئیسفادە لەماکەن و شتێکی زۆر باشە دەستی ئەوش خۆش بێت هەڵوێستێم دامەزراوەیە زۆر شتێکی معقولە زۆر شتێکی معقولە زۆر شتێکی چاکە دەست خۆشکەریانەکەن سپاسیانەکەین سپاسی ئەوەش دەکەیت ئەگەر یەکێک تاسە قەراری نەدابێت وەڵای خراپەکە پەشیمانە بێت چونکە ئەمە بۆ حیزب نییە ئەمە بۆ خۆتە ئەمە بۆ نەوەکانی دوای خۆتە ئەمە بۆ کووردە چونکە کورد لە حیزبایەتی گەورەترە هەیش کورە حەلیەکەین هێش بێ حەلیەکەین چارنی ئەمە خۆ ئەمە تۆ هەزارەها ڕۆژ ینی قەچێکە باشە ڕۆژی تۆ زێنە ڕەحەت بیسیتایە دەستی ئەوەش خۆش بێ دەستان خۆش بەڵێ بینەرانی SNN ئەوەی ئەیبینن لە ئێستادا دابینکردنی حەوت پاسە لەلایەن دامەزراوەی کەریمی عەلەکە بۆ گەڕانەوەی ئەو هاوڵاتیانەی کە نفوسیان ئەو ناوچانەیە کە مادەی 140 ئەیانگرێتەوە بۆ ئەوەی بەشدار بن لە پرۆسەی سەرژمێری کە ماوەی 2 ڕۆژە دەستی پێکردو تەواوی عێراق دەگرێتەوە.